لا شاری هەولێر و لەسەر یاریگەکان یەکێتی تێنزلقی هەولێر پاڵاوانتێکی کراوەی تێنسی سەرزەوی بە بەشداری 23 یاریزان لەسەر ئاستی عراق بۆ ئاستەکانی خوار 16 ساڵی و خوار 14 ساڵی بەڕێوەچوو. یاریەکانیش ماوەی 3 ڕۆژی خایاند. یاریزەکان مستەوایان بەرز بوو لە ئاستی متەخەب بوون لەخوای بە زیادی بتوڵەکە بە جوانی ڕۆی ڕۆژانە تقریبا 16 یاری مەرە کردە و لە پارەوە بە تەمامەوە بوو بڵێ بکەمەوە بەزا و سار قسمەت بوو لەخوا بە زیاد توانیمان بتوڵەکەی بەسەرکەوتوی جێبەجێکەین. لا یاری کۆتایی ئاستی خوار 14 ساڵی هەردوو یاریزانی هەڵبژاردەی عراق و شاری هەولێر ئۆڕاس ئالان و ئادەم دڵزار بێگەیشتن. لە یاریشی تاگلایەنە ئۆڕاس ئالان توانی بە دوو کۆمەڵی بێوەڵام لە یاریەکە براوە بێت و ببێتە پاڵەوان. ئێستا من زۆر تەمرینم کردیە و هەموو ڕۆژانە لەو بتوڵام زۆر ئامادە بووم. ئەو بتوڵەش زۆر باش بووە من ئینشاڵە زۆرتر بتوڵی دەهینەمەوە من دەڕم بەشداری دەکەم. زۆر کەیفم دێ خاستەنە تو یەکەمبی زۆر کەیفە دێ ئەمن زۆر مادی بم ئەو 3 ڕۆژە. وڵای یەکەم شت لە سپاڵانتیکە یعنی زۆر باش پاڵانتکە هەم لە بۆ خۆ یان هەم لە بۆ باشێکی خۆم هەم لە بۆ خودی خۆم و گەیشتن بە یارکوتایی هەستێک زۆر خۆشە و ڕاستیش یارزانێک زۆر باش بۆ نەمتوانم بیبەوە. لە یاری کۆتایی ئاستی خوار 16 ساڵی هەردوو یاریزانی هەڵبژاردەی عراق داهێن زەردەش لە هەولێر و حەسەن عەلی لە بەغداد بێگەیشتن. لە کۆمەڵی یەکەم دوای ڕکابەرێکی بەهێز کوڕە بەغدادیەکە لە تایبرێک براوە بوو. لە کۆمەڵی دووەمدا هێن زەردەشت بەهۆی نوێبوونەوەی پێکانەکەی پاشەکشەی لە یاریەکە کرد هەر بۆیە حەسەن عەلی براوە بوو بووە پاڵەوان. السلام عليكم ورحمة الله وبركاته. أنا حسن علي حاتم من بغداد هاتم بۆ هەولێر و توانیم پلەی یەکەمی پاڵاوانتەکە بەدەستبێنم. پاڵاوانێتێکی زۆر جوان و ناوازە بوو. ئاستەکەشی زۆر بەهێز و باش بوو. زۆر سپاسیام لاک دەکەم کە پاڵپشتمینە بە تایبەتی دایک و باوکم. سەرەتا یاریەکە زۆر باش دەڕۆی بەڵام لە کۆتایی کە نەمتوانی یاریەکە تاواکەم بەداخەوە بەڵام ئاستێکی باشم پێشکەش کرد. دوای کۆتایی هاتنی پاڵاوانتەکە لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی تێنیس زانان و بەرپرسانی وەرشی خەڵات بەسەر یاریزانە سەرکەوتوەکان دابەشکرا. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.